ناڕەزایەتیە جەماوەریەکانی خەڵکی کوردستان بەرامبەر دەسەڵاتی سەربازی و حیزبی کاردانەوەی لای میدیا جیهانیەکان دروست کردووە. بە جۆرێک میدیاکان قەبارەی زۆری فەسادی ئیداری و دارایی وەک هۆکاری سەرەکی دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکان ناودەبەن. لەو چوارچێوەیەدا ڕۆژنامەی واشنگتن پۆستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆژی شەممە راپۆرتێکی دەربارەی خۆپیشاندانەکانی سنووری پارێزگای سلێمانی بڵاو کردەوە. واشنگتن پۆست باسی لەوە کردووە هەرێمی کوردستان لەلایەن دوو حیزبی چەکدارەوە کۆنتڕۆڵ کراوە و بە هەر نرخێک بێت هەوڵی مانەوەی خۆیان لا دەسەڵاتدا دەدەن. ڕۆژنامە بریچەکە باسی لەوە کردووە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان کاردانەوەیەکی جەماوەریە لە دژی ئەو گەندەڵیانەی کە ساڵانێکی زۆرە با بەرنامە لەلایەن پارتی وێچێتیەوە ئەنجام دەدرێ بۆیە ئەگەرۆکارەکانی خۆپیشاندانەکان ڕیشە چێژ نەکرێن ئەوە چەند جارێکی دیکە سەرهەڵ دەدەنەوە. لە راپۆرتەکەدا ئاماژە بە توندوتیژەکانی هێزانامنیەکان و پاسەوانی بارەگا حیزبیەکان کراوە کە بەرامبەر خۆپیشاندەران ئەنجامی دەدەن و نمونەی قەزای سێ سادقی هێناوەتەوە کە بە تەقەیەکی زۆر خۆپیشاندەران بڵاویان پێکراوە. راپۆرتی ڕۆژنامە ئەمریکیەکە باسی لەوەش کردووە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانەکانی هاوڵاتیانیان با پلانگێڕی ناوبردووە بۆیە هێزانامنیەکان چەندین ڕێگەیان گرتوۆتە بەر بۆ بەرگریگرتن و دامەرکاندنەوەی خۆپیشاندانەکان وەک بەکارهێنانی زەبری هێز، بڕینی تۆڕی ئینتەرنێت، ڕێگریگرتن لە پەخشکردنی ڕاستەوخۆی خۆپیشاندانەکان و دەزگیرکردنی ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکاران. لە هیب یەگەڵ گەورە شارەزای کاروباری عێراق لە کۆمەڵەی قەیرانە نێودەوڵەتیەکان لەو بارەیەوە بە واشنگتن پۆستی ڕاگەیاندووە نەبوونی موچە کاریگەری نەرێنی کردوتە سەر کەرتی فراوانی دانیشتوانی هەرێمی کوردستان و سەرباری ئەوەی دواکەوتنی موچە هۆکاری سەرەکی خۆپیشاندانەکانی ئەمجارە بووە، بەڵام گەندەڵی دارایی و کارگێڕی ساڵانی ڕابردوو هۆکارێکی دیکەی ئەو ناڕەزایەتیە بەرفراوانەیە. هێگەڵ ئەوەشی وتووە ئەگەر هۆکاری سەرەکی خۆپیشاندانەکان بە زووترین کات لە ڕیشە چارەسەر نەکرێت ئەوە پێشبینی دەکرێت چەند جارێکی دیکەش سەرهەڵ بدەنەوە. باگوێرەی ڕۆژنامە ئەمریکیەکە سەرەڕایەوەی خۆپیشاندانەکان تا ڕادەیەک سنووردار بوون و لە سنوورێکی بچووکدا ڕوویان داوە، بەڵام دەنگۆیەکی زۆری هەبووە لەسەر بەشەکانی دیکەی عێراق و چالاکوانان و خۆپیشاندەرانی گۆڕەپانەکانی ناڕەزایەتیەکان لە بەغدا و پارێزگاکانی دیکەی عێراق پشتگیریان لێ کردووە. بەپێی ئامارەکان باتەقەی هێزانامنیەکان و پاسەوانی بارەگا حیزبیەکانی پارتی وێچێتی لە ماوەی 8 ڕۆژدا 6 خۆپیشاندەر کوژراون و 2 ئەندامی هێزانامنیەکانیش گیانیان لەدەستداوە. جگە لەوەش زیاتر لە 70 خۆپیشاندەر بریندار بوون کە بەشێکی زۆریان بە فیشەکی ڕاستەوخۆ پێکراون و ژمارەیەکی بەرچاویش دەستگیر کراون. لە خۆپیشاندانەکانی ئەمجارەی هاوڵاتیاندا دەسەڵات دەستی بۆ هەر جۆرە زەبر و زەنجێک بردووە تا ناڕەزایەتیەکان کپکاتەوە. تەنانەت لە چەند ناوچەیەکیش باس لە بەکارهێنانی چەکی دۆشکە و ئاڕبیجی دەکرێت، هەرچەندە لایەنە پەیوەندیدارەکان تا ئێستا لەبارەیەوە ڕوونکردنەوەیان نەداوە.